بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، ئەم جارەیان لە گەوهەرەکانی لاشەیە ئەچینە ناو قۆڵایی لاشەوە لە ڕووکەشە یەکێ لە سەدەفەکانی لەش دەرەهێنین و زیشانەکەین بۆ ئەوەی کە بیکەین بەتەوەرە و باسی ئەمڕۆمان هەتاوەکو لە دەوری بخولینەوە. لەمڕۆیە جیاواز لە ڕۆژەکانی تر باسی ئەندامێکی گرنگەکەین کە خوای گەورە بە ئینسانی ئەبەخشێ، بەڵام لە هەردوو جەمسەری تەمەنیا لێی وەرەگرێتەوە و لێ بێبەشە بێ. باسی ئەندامێکەکەین کە دوو جار بە دوو پاکجی جیاواز بە فری ئەماندرێتێ، بەڵام بەداخەوە پاکجی سێممان پێنا بەخشرێ ئەگەر نەتوانین پارێزگاری لێ بکەین. ئەندامێکە کە هەمومان لە ژیانی خۆمانە جارێک یاخود چەند جارێک بۆ نەخۆشین و بۆ جوانکاری ئەم بابەتە سەردانێکی پسپۆڕ و کلێنیکێکمان کردووە. ئەندامێکە کە ئەگەر هەموو ئەندامەکانی تر بە جوود دروست ببن، ئەم ئەندامە بە چوار چارەکی دروست بووە و ئەبەخشرێ. واتە لە جیاتیەوەی کە دوونیوە بێ نەخێر، چوار چارەکە: سەر و خوار، ڕاست و چەپ. ئەندامێکە کە ئەوەندە بەقووەتە کە هیچ کاتێکیش فولاز و پۆڵا ناتوانن شوێنی پڕکەنەوە. ئەندامێکە بە مەعنای کەلیمە سەرسەختە و کەلەکەی و سەرەکەی جیاوازە شوێنەکانی تر بەرگەی هەموو پیاکێشان و ڕاکێشان و بەرکەوتەیەک لەگەڵ ژینگەیە ئەگرێ. ئەندامێکە بەم گرنگیە، بەم گەورەیە و ئەزانم هەرکە دەمم کردەوە زانیتان باسی چیەکەم. ئاخۆ نایبینن ئەمە ئەو ئەندامە، عەفوەن ئەمە ئەو ئامێرە گرنگەیە کە ڕۆژانە ئێمە بەکارێهێنین و نایاڵین ئیسراحەت کات، جا بە قسە بێ، یاخود بە خواردن بێ، یاخود بە جوانی بێ کە خوای گەورە جەمالیەتێکی بەدانەکان داوە بە لاشەی ئینسان. خۆشەویستەکانم، ئەم ئەندامە گرنگە هەروە سادە و ساکار نییە. هەروە بزانی ئێسکێکە و ڕقە و ئەلێرە چێنراوە و مێخێکە چووە بە ناخی شەویلگەکانە. نەخێر، ئەگەر وا حاڵی بووین ئەوە بەڕاستی ئیشی ئەم پیاوانە، ئیشی ئەم مختەبەرە گەورەیە، ئیشی یەک کۆلیجی گەورە کە پێوتێ کۆلیجی ددان 5 دانە ساڵ بەس شتێکی ئاوا ئەخوێن. سەگەنە منەمەوێت دەشەندەقەیەکا بۆ جەنابتی ڕوونکەمەوە بزانین ئەمە چییە؟ ئەو سڕە چییە کە کۆلیجێک بەرامبەر کۆلیجی پزیشکی و بەرامبەر کۆلیجی دەرمانسازی دانراوە بەس ددانە خوێنن، هەمووشی هەر 32 دانە، لە مناڵیشا 20 دانە، 2 دانە سێتە و تەواوە بێت. ئەوە خێرە ئەو نەپێوی مەشغوڵن؟ نەخێر، ئەوە خێرە دواتر ماستێر و دکتۆرا، ئەوە خێرە ئەو هەموو بەحس و ئەو هەموو مەحاولەیە، ئەوە خێرە مەعرەزێکی تایبەت بەخۆیان هەیە و لە پێشنگەکانە شت عەرزەکەن، ئەوە خێرە ئەو هەموو مەعامل و ئەو هەموو ئامێرە گەورەی لە پشتیانەوەیە. هەمووشی ئێوە تەقلیدی چی بکاتەوە؟ تەقلیدی ئەوە بکاتەوە چۆن دانێک هاوشێوەی دانەکانی ئینسان دروستکە. بەڵام هەیهات بەڕێزەکانم، ئەم دانە بەسیتی کە من و تۆی بینین لە دوو بەشی سەرەکی پێک هاتووە کە بەشێکی پێوتێ کراون، تاج، بەشێکیشی پێوتێ ڕەک. یعنی مامۆستا ئەمە تاجە، بەڵێ ئەمە بە تاجی هیچ مەلیکێ ناگۆڕێتەوە. کام تاجەی لەسەر دنیاە ئەڵێی زۆر زۆر بە نرخە، بەقەدەر ئەمە لای من بە نرخ نییە و بەقەدەر ئەمە نەخش و نیگاری تیانە و بەقەدەر ئەمە گرنگی لە ڕووی هەندەسیەوە نییە. بۆ چکە ئەم مادەیە لە کالیسیۆم و لە فۆسفات و لە کۆمەڵە مادەی تر پێک هاتووە کە ڕێژەکەی ئەگاتە لە 95 بۆ لە 99، 1 تا 4% ئاویتیایە. تەنها ئەمە جەبلەکەی پێژیراوەتەوە، تەنها مادەکانی پێ خەڵت کراوە. ئەژنا هەر هەمی مادەی ڕقە فولاز بێنی بەقەدەر ئەمە بەقووەت نییە. کام مادەی لەسەر دنیاە عولەمایانە فەرمون بەقەدەر ڕووکەشی ئەم دانا کە پێوتێ مینایدان، بەقەدەر ئەم ڕووکەشە بەقووەت نییە. وازە جوانەکەی بێنە، وازە سافیەکەی بێنە، وازدەوە بێنە کە تۆ فڵچی پیانی یاخۆ سیواکی پیانی هەستی پێ ناکەی کە ئەمە کرژیەک هەبێ یاخۆ زبریەک هەبێ. بەو جوانیە خوای گەورە دروستی کردووە کە هەندێکمان لەوانەیە تا ئێستاکەنە چیتیا سەرف کردبێت تاوەکو ئەم دانانە بەم لە ماعی جوانیە دەرکەون. بەڵێ خۆی جوانن، خوای گەورە بۆ جوانیش و بۆ شتی تریش دروستی کردووە. بەڵام دەستم دامێنتان ها بۆ گاز بەکاری نێنن ها، چونکە گاز خراپترین گازی ئینسانە.
دەمیسان پڕە لە میکرۆب و خوانەخواستە گەر چووە ناو لەشی بەرامبەرەوە کاتەوە گەورەتی مشکلی ڕۆیە لەبەرەوە ئەوە شەکی قورسە تەنها بۆ دەرەوەیە بۆ ناو ماڵ تکام وایە بەکارنایە بە تایبەتی لە بینی هاوسەرەکانە. خۆشەویستەکان و ئازیزەکانم، ئەمەی کە من و تۆ ئەیبینین لەژێر ئەمەوە چی هەیە، لەژێر ئەم مادە بەقووەتەوە چی هەیە کە بەو شێوە ڕقا دروست بووە وەقابلی شکان نییە، وەقابلی تێکچوون نییە مەگەر ئیلا سبحان الله خراپی بەکارهێنان وای لێ بکاکە ئەم مادەیە خوا نەخواستە زەرەر بێنێ. لەژێر ئەمەوە ئێسک هەیە، ئەم ئێسکە لەم تۆزێ نەرمترە بۆ ئەوەی کە سەدمەی ئەم بخواتەوە لەژێرەوە لەسا 70 ڕقی ئەمیتیایە. ئەم مادەیە خوێنی بۆ ئەچێ کە پێوتی عاج، ئەم مادەیە هەستی تایە وڵایی زۆر سارد بوو یەکسەر هەستی پێەکەی بەچی هەستی پێەکەیت بەو دەمارە خانانەی کە لەرنەی ئاخوای گەورە بۆی دروستی کردویت هەستەکەیت ئەگەر دانە بتوێ زۆر تونکەیت یەکسەر لێ بەسە دان تەشکێ ئەزێ تێبێ ئەو نەقووەت مەکە یەکسەر میکانیکەکە و پێڵێ یەکسەر حاسەیەک تاتێ ئەلە تۆ ئەو نە پاوەند زەختێ کردووە بۆ نییەوە لەوە زیاتر دەمداگریت. ئەمە چێستی پێەکە ئەمە ئەی ئەم لە شووی هێنا لە پەڵپەوەی هێنێ لە کرۆکەوەی هێنێ. کرۆکی دانی ئینسان خۆشەویستەکەم خوێنی تایە بەردەوام خوێن بۆ ئەم شوێنە ناچێ. خوای گەورە خوێنبەرێک یاخود دوو خوێنبەری بۆ هەردانێ دروست کردووە، دواتر یەک خوێن هێنەری گەورەی لێ دەرەکات دوایی هەستی تێبردووە. هەستەکەش تایبەتە، هەستی چێژ نییە نەخێر، هەستی بەرکەوتن و زەخت و ساردی و گەرمیە فول ستۆپ بۆ ئەوەی کە سنووری خۆ بزانیت. دواتر کە دانێکی یەشێڵە دوکتۆ جەنا ئەو دانەمە ئەمە لە چۆوە هات ئەم دەمارە لە مێشکەوە دێت بەناو کوێیە حەزەکەم باش بزانن هەروە بە شێوەیەکی سادە و ساکار وەڵا دانێکە مەڵکێشە نەخێر ئالێرەوە کە تێپەڕ بوو یان لێرەوە تێپەڕ بوو بەناو ئەو ئێسکە ڕەخوتەقەیە تونێڵەکات تونێلێکمان هەیە شانازی پێ ئۆکەین و وارمان لێوە برد و سیارەمان لێوە دەرکرد و نەخێر ئەم تونێڵەیەکێکە لە تونێڵە زۆر و وردەکانی لاشە چی پیا بردووە خوای گەورە ڕێک بۆری خوێنی تیا بردووە دەماری پێ بردووە بۆری خوێنی لێ دەرهێناوە لیمفی بۆ بردووە لیمفی لە دەرهێناوە بە شێوەیەکی زۆر محکەمانە. پێش جەنابتان لە مهندیسێکم پرسی وتم ئێوە ئەو پایاڵانەی کە دایەکوتن ئەتوانن تونێڵی تیا بەرن وتی تا ئێستاکەنە شتێکی وامان نییە شەفتمان هەیە لە دەرەوەی پایەکانەکرێ. سبحان الله خوای گەورە ئەمەی لە ئینسانە دروست کردووە بۆی هەموو دانێ بێ هەستی تیا بێ هەموو دانێک ئەبێ زیندوو بێ. دانی بڕغومان نییە لە خەڵقی خوای گەورەیە دانێکمان نییە ئا بۆ شێوەیە چێنرابێ و بۆ شێوەیە دواتر سلاک بێت و شوێنەکەی شل بێتەوە. بۆیە ئەم دانا زۆر بە مەحکەمی ئەم ڕەگی داکوتیوە بەناو چییە؟ ڕەگی داکوتیوە بەناو شەویلگەیە. ئەی مامۆستا ناکرا هەر ڕێگی دانە کوتای هەر خۆی سابت وایە کوی سپێڵن تاقمیست نەخێر ئەگەر ڕەگی دانۆکتایە بۆ هەر 32 دانێکە ئەتەویست یەک دانی دەربێنی ئەبایە شەویلگە و هەڵوەشانایە ئەبایە ڕێک ئێسکەکە و بقرتانە هەتاوەکو بتوانین دانەکە دەربێنی. لەبەرە خوای گەورە چی بۆ دروست کردووە ئالەم دەوروبەرەی ڕێگەیە چی بۆ هێناوە چیمەنتۆی بۆ هێناوە چیمەنتۆیەکی بەقووەت پێوتێ سیمن ئالێرانشا بیس ئایزۆلیشنی بۆ داناوە. یعنی چی؟ یعنی ئەو مادەیی کە بۆ زیلزال بەکارەهێنرێ ئەو پایی کە دائەنرێت و بینای لەسەر بنراتەردێت و ئەگەر پایەکە جوڵا وەکو ڕەبەڵێک وەکو سپرینگێک ناڵە بیناکە زەرەر بێنێ. ئالێرانەیە خوای گەورە مەجای ئەو نەی جوڵی بۆ دانەکە هێشتۆتەوە ئەگەر خوا نەخواستە شتێکی بەرکەوت تووشی کێشە نابی تووشی مشکلە نابی دانەکە ڕق نییە. ئەمە مەجای زەربە خواردنەوەی هەیە لە پڕێکە بەخوازانم بەرد بوو ئەی خوا ئافوکاڵی بنجەکە نەبژارد بوو بۆ یەکسەر ئەی ئەم زەربەیە چێ ئەی خوات ئەم زەربەیە هەموو ئەمانە ئەی خۆزنەوە ئەگەنا لەگەڵ هەموو دانانێک بەو قووەتەی کە دانی پیانیت دانێک تشکا. بۆی خوای گەورە وای دروست کردووە کە ئەمە مەجای تیا هەبێت چیمەنتۆیەکی شل دوایی بەرگێکی بەدەورا دروست کردووە ئەم دانا هەڵ ناکەندێ مەگەر بە زەختی پلایس و بە زەختی دەرهێنان و بە زەختی بەنج و ئەوە خوای گەورە ئەلێرنەیە وەکو مێخ شانوێتی بەناو شەویلی ئینسانە بەسەر و خوارەوەیە. سبحان الله خۆشەویستەکانم
دواتر ئەوەی کە باسمان کرد ئەم دەماری خوێن و ئەم دەماری هەستە کە دێن بەناو ئەم ڕێگەی دانا ئەچنە ناوە مەکونی تایە ئەم شەفتانە و ئەم کۆڕە لەناو دانەکە خۆیان کراوە بە کەماڵی ئیسراحەت لەژێر زەختێکی زۆرە سوبحان الله مثلم لە یەکشت دەرناچێت ئەم دەماری خوێنەکە ئەچێتە ناوە لەژێر زەختێکی زۆر ئازان بۆی کە بتوانێت خواردن و پێداویستی بگەێنتە هەموو ئەم دانە ڕقا لەبەرەوە زەختەکەی بەرزە شتێک تیشتان پێ بڵێم مەجای ئەوە نادا وۆتەرپروڤە یەک میکرۆب چێتە ژوورەوە ئەگەر ئیلتیهاب لەناو ئەم دانەیان لەناوە ڕووبا و خوێنە بۆری خوێنەکە گیرا تووشی کڵۆت بوو کۆتایی پێدێ لەبەرەوە نابێ میکرۆب داخلی ئەم دانە بێت خی گەورە وای دروست کردووە لەژێر ئەم زەختەیە میکرۆبیش تەحمل ناکاوە چێتە دەرەوە لە مەسەی ترتان پێ بڵێم بۆری خوێن کە ئەچێتە ئەم دانەوە لەگەڵ بۆری هەستا سیمپەسەتیکی تایە ئەو ڕێژەی خوێن بۆ دەمارەکە لە ناوە ڕێکەخە یعنی هەروانیە دەمارە ڕۆیشتو بێ بێ خاوەن لەگەڵیشیە کارەبایی بۆ چووە دەماری بۆ چووە ئەڵێ خوێن زیادکە خوێن کەمکە ئەو دانە هەڵکێشرا بیگەسێنەوە بە کەیفی خۆی تەحەکومی پێ ئەکا دەمارێک کە من تواستی پێ ناکەین دەمارێک بۆ بۆریەکی خوێن لەناو کرۆکی دانا ئەمە بکە بەڕاستی هونەرە بەڕاستی خۆشەویستەکەم کە ئەمە نامێنێت ئەجا ئەو کاتە بیرەکەینەوە لە جیاتی ئەمە ئەبێت چی بکەین ئەبێ بڕخویە دابنین پارەیەکی زۆر ئەزێتێکی زۆر هەتاوەکو بڕخویەکی ئاوە دوایی دوعا بکە کە شل نەبێتەوە کە سلاک نەبێت ئەم دانی ڕاگرت بێ دواتریش دانێکی بێهەست دانێکی بێنەست دانێکە کە هیچ کاتێ هەز ناکێمە بەشێکە لە تۆ بۆیە پەروەردگار کە ئامی بۆ دروست کردووی هەردانێ لەمانە بۆ خۆی پاشایەکە مەلیکێکە تاجێکی بەسەرەوەیە بەڵام شەردەوەیە قەدری بزانی ئێمە ئینسان کە ئەگەینە 50 ساڵ دوای 50 ساڵ بە معدل 12 دانوان هەڵکێشاوە هەر دانێکیش هەڵەکێشیت بار بۆ دانەکانی تر دروست دەکات هیچ کەسێکیشە ناتوانن بار بوویکەنەوە چۆن چکە لۆدی ئەم دانە خرەیە بۆ جوین دروست بووە ئەمەی پێشەوە بۆ بڕین دروست بووە ئەمەی پێشەوە کەڵبەیە ئەوەی تریان پێش خرەیە هەر یەکیان کاری خۆیە کات خی گەورە بە شێوەیەکی ئەو نەجوانڕێکی خستون هیچ ئەندامێکی تری لاشەمان ئا بۆ شێوەیە نییە کە لە جووتێک پێک نەهاتێ بێ بەڵکو لە دوو جووت پێک هاتە بێ ئەوەی لە خوارەوە هەیە ئیسیساخەکەی ڕێک کۆپیەکەی لەسەرەوە هەیە ئا بۆ شێوەیە نەخێر نەک هەر ئەوەندە ئەوەی لە لای ڕاست هەیە کۆپیەکەی لای چەپ هەیە یعنی چوار چارەکن ئەمانە بە شێوەیەک ئەو خوایی ئەو خاڵقەی ئەو پەروەردگارەی ئەم دانەی لێرە چاند کە دانی بڕەرە و مشارەکەیە ئەبێ بیبڕێ و ئیشی خۆیەتی بەرامبەری مشارێکی تری داناوە کە بتوانێت ئاوا هەرچی شتێ هاتە بەردەمی بیقرتێنێ غەیری زمانی خۆی نەبێ سبحان الله چەند وردەکاریە چەند عەزیمە چەند بەقووەتە ئەم دانە دواتریش ئەیا بە بەشەکانی پشتەوە ئەنجاڵێت جوان جوان بیهاڕن بیەن لە مەکینەکە بیەن لە بەرداشەکە بەخرێکان جوان جوان ئەگەر یەک دانە لەمانە نەما دانەکانی تر تێکەیە دواتر شەویلگە و ئازارێ بێکەنانە خۆیت بۆیە خی گەورە بەسێتێکی کامل بە پاکچێکی تەواو بۆی دروست کردویت بۆی کە قەدری بزانیت و ئەم ماسوولکانش و ئەم نەک هەر خۆیان بەقووەتن خۆشەویستەکانم دان تەنیا بۆ خۆی بەقووەت نییە ماسوولگەکەشی کە پێوە بەندە ماسوولگەکەش بەقووەتە سبحان الله بەقووەتترین ماسوولکەی لەش لە هەندێک کتێبەکانە ئەڵێ ماسیتر ئەمەیە ماسوولکەی جوین ئەوەیە کە مامۆستاکان ئەڵێن باوری مامۆستا بەڕێزەکان مەلایەنی خۆمان ئەفەرمونون تێرخواردن نییە بەس ماندووبوون هەیە بەڵام سبحان الله ئەم ماسوولکەی ماندوو نابێ هەر ئەهاڕێ و هەر ئەجوێ و هەر لێ هەلمی مەزید هەر لێ ئاشەکە هیچی تر ماوە پیا بکەم هیچی تر هەیە بیخۆم هیچی تر هەیە ئەمەیە بەڕێزەکانم کە بەقووەترین ئێسک بەقووەترین ماسوولکە بەقووەترین شەویلگە خی گەورە بۆی دروست کردویت هەتاوەکو بتوانیت ئیشەکانی خۆت جێبەجێ بکەیت و فەراهەمی بێنی پێی بۆیە ئەکرێ ئیشێکی تری پێ بکەین ئیشێکی لەمە جوانتر شێکی لەمە چاکتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي عضوا عليها بالنواجذ أفرميت سنتي من بقرن سنتي من تن بقرن يا يحيى خذ الكتاب بقوة أفرميت
سنەتەکەی من تون بگرن، سنەتی خولەفای ڕاشیدین تون بگرن. چۆن تون بگرن؟ ئاوا لە دەستان نەچێ، کەس ناتوانێت دەست بۆ قورئان بەرێ، لەبەرەوە خودی الکتابە بقووە، کەس ناتوانێت هێرش کاتە سەر قورئانەکەمان، چونکە خوای گەورە پاراستوێتی. ئەی سنەتی پێغەمبەر و سنەتی سەحابەکان خەڵکێکی زۆر دەم هەراشەیە، دەمی تێکوتن، لەبەرەوە بێ ئێمەش هەر بە دەممان بیگرین. بۆیە فەرمێ عەضوا عەلەیها بالنەواجذ، بدانەکانتان دانی پێشەوە بەخریەکانی پشتەوە بیگرن، چونکە لە کاتێکا تۆ زەختەکەی بەدەست چەند پاوەنەکەی 20-40 زەختی ئێرە 90 کیلۆگرامە لە کاتێکا زەخت لە هەر شتێکەکەی، شتێکیش بەدانگیرە بە هیچ شتێک کوردەڵێ لە قوڕگی شێرایە و تازە نایەتە دەرەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەم ئەندامە ئەبێ بۆ کاری خۆی بەکار بهێنرێ و بزانین نیعمەتێکە لە هەردوو جەمسەری تەمەنا، لە کاتێکا شیرە خۆین نیمانش کە پێویستمان پێی نییە، لە کاتێکیشا پیرە بین وردە وردە هەم پەڵپەکە و هەمیش دەمارەکان زەعیفە بن و لاوازە بن، بۆیە بینی لە پیرە دانەکەی هەڵەشاوە لەوەر یەکتری و هەمووی دەرکەوتووە ڕێگەکەی، کەچی ئازاریشی نییە، چکە دەمارەکەشی لەگەڵ خۆیان پیر بووە. ئەمە حکمەتێکی خوایە بەڕێزەکان، و ئەم دانانش ئەو دانانن کە تا ماوەیەکی زۆر ئەمێننەوە بگرە دوای ملیۆن ساڵ ئەو شوێنەوەرانی کە ئەدۆزیرەنەوە، سوبحان الله بینی دانەکەی نەفوتاوە. ڕۆژێ دێ دانەکانی ئێمەش ئاوای لێ دێ، ئەوەی کە لە بەردەستمانایە با بتوانین ئەرکی خۆیانی پێجێبەجێ بکەین و شکرانە بژێری ئەوە بین کە بووی چاندوینەتەوە. مەبەستم دوکتۆرە بەڕێزەکان نییە، مەبەستم خوای هەمومانە، پەروەردگاری ئێمە و دکتۆرەکانە کە ئەم دانانە بەم شێوە جوانە، لەو شێوەیە کە خۆی ئێوێت، لەو فەنکشنەیە کە خۆی ئێوێ، لەو دیزاینی کە خۆی ئێوێ، کە هەتا ئیستاکێنش هەموو ئەم مختبەر و ئەم وردەکاریانە تەنها ئەیانەوێت لاسایی دروستکراوەکانی خوا لە دروستکردنی دانا بکەنەوە. وەکو ڕۆژ ئەو مەهە لەو دوورە دەرکەوت، لە مێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت، کە ئەو لێ و ددانم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەر کەوت، و نەوزێکم شەوێدا گەیە سەرم وتی هەستە، هەتاو دوا لە سەرکەوت. لەکوێ یارەب خەبەر پرسی بکەم من، کە هەر کەس بۆ خەبەر چوو بێ خەبەر کەوت. دڵم وەک شێری بێشەی شوعلە گرتووە، لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت. بە تیر ئەمڕۆ دڕی وا هەرچی پێش هات، خودا پێداوە هەر کەس بەرنەزەر کەوت. الله ئەکبەر. ئەم شێعرە خۆشە بۆ ددان و لەعل و گەوهەرەکانی پێغەمبەری خوا وتراوە صلی الله عەلەیه وسەلەم، لە کاتێکا سەحابەکان لە یەژێرنەوە کە پێغەمبەری خوا ئەو نەپێکەنی ددانەکانی دەرکەوت. واتە مامۆستا مەحوی لە مەجلیسەکەیە حزوری نەبووە، بەڵام تەسەووری گەورەی مۆقفەکەی کردووە. بۆیە فەرمێ کە ئەو لێ و ددانم دی بەجارێ، لەبەر چاوم هەموو لەعل و گەوهەر کەوت. یعنی کە دان و لێوی پێغەمبەری خوان بینی صلی الله عەلەیه وسەلەم، هەرچی لەعل و گەوهەری دنیا بوو لەبەر چاوم کەوت. بەڵێ ئەمە نەک تەنها مامۆستا مەحوی، کوردیش هەر لەمەوە ئەکرێ ئیستینتاجی ئەمەیان کردبێ کە قەدری دان بەلێەوەیە. واتە ئەگەر لێوێک نەبێ پەرژینی دانەکان بێ و داپۆشرێ، دان لە هەموو شوێنێکا خۆی دەرخست و خۆی بروست کرد، لەوانەیە شتێکی جوان نەبێ. بەڵام هاوکاتیش کە دانەکانمان لێسەنرایەوە و لێوەکان بەتەنیا مایەنەوە و چرج بوون و پیر بوون، ئەو کاتە قەدری دانەکانیش دەرەکەوێ. بۆیە تەنها قەدری دان نییە بەلێەوەیە، بەڵکو قەدری لێویش بەدانەوەیە. ئاخۆ نایبێنن. السلام عليكم ورحمة الله وبركاته.